ئەمر بە چاکە و فەرمان بە چاکە لەگەڵ قەدەغەی خراپەیە کۆمەڵێک گرنگی هەیە و کۆمەڵێکیش مەترسی هەیە ئەگەر وازی لێبێنی. یەکەمین گرنگی فەرمان بە چاکە و قەدەغەی خراپە بریتە لەوەی کە بەڵگەیە بۆ ئیمانداری تۆ و یەکێکە لە گەورەترین واجباتەکانی ئیمان کە ئەگەر بێت و تەرکی بکەی تۆ گوناهێکی گەورەت کردووە و یەکێک لە گرنگترینی بەشەکانی ئیمانتە تەرک کردووە کە عاقبەت و عقوبەی زۆر گەورەشی بەدواوەیە. ئەبینین الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. فەرمێ ئیمانداران ئەوانەیان کە نێرینن و ئەمانەشیان کە مێینن هەردوو لە ئەمانە موالاتی یەکترەکەن، دۆستی یەکترن، پشتیوانی یەکترن، سەرخەری یەکترن. ئەمە بەشێکە لە لا ئیلاهە ئیلا اللهکەی. دواتریشە فەرمێ گەورەترین علامەتی ئیمانەکەیان و گەورەترین بەشی ئیمانەکەیان بریتە لەوەی کە فەرمان بە چاکاکەن قەدەغەی خراپاکەن. وێ ناگونجێ تۆ بڵێ من ئیماندارم بەڵام فەرمان بە چاکە ناکەم و قەدەغەی خراپە ناکەم، حەقی کەسم نییە. ئەگەر بڵێ من ئیماندارم و دەسەگرم بە کڵاوەکەی خۆم و بابانەی بە و حەقی هیچ کەسێکم نییە، ئەوە بەڵگەی ئەوەیە تۆ منافقی. چونکە منافق تەرکی ئەمر بە معروف نەهی لە منکەڕەکە. ئیمامی عەلی لە ڕەسوڵ الله بۆمانە گێڕێتەوە بە مەرفوعی کە ئەمە گەر قسەی ئیمامی عەلیش بێ قسەی خولەفای ڕاشدینە و سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. فەرمێ المؤمنون نصحة والمنافقون غششة. فەرمێ ئیمانداران لە ناو یەکتریا ئامۆژگاری یەکترەکەن. ئامۆژگاری یەکتر چییە؟ ئەمر بە چاک قەدەغەی خراپ. یعنی کە بینی چاکە ناکا پێڵە چاکە بکە، کە بینی نوێژ ناکا پێڵێ نوێژ بکە، کە بینی ڕیشەکەی پاکە تاشیاڵێ با تۆزێ لە مسلمانێکی سنەتی بچی ڕیشە بێڵەرەوە، کە بینی خراپەشەکە بە عەکسەوە پێڵێ مەیکە، کە بینی شیرکەکەڵێ مەیکە، کە بینی کوفرەکەڵێ مەیکە، کە بینی فەساد بڵاوەکاتەوە فەساد ئەنجامێ پێڵێ مەیکە. باشانە فەرمێ بەس منافقەکان ناوانین، ئەوان غەشەشەن، غەش و خیانەت لە یەکتریەکەن. براکەیە بینێ تووشی شرک بۆ پێی ناڵێ، براکەیە بینێ نوێژ ناکا پێی ناڵێ، کەسی خۆیە بینە پێی ناڵێ، کوڕی خۆی کچی خۆی هەڵە با ئازاد بێ. کە ئەمە لە بری ئەوەی ماڵ و مناڵی خۆی بپارێزێ لە ئاگر بەڵکو بەرەواگریان بە کە الله سبحانه وتعالى فەرمێ قو ئەنفوسەکم وأهلیکم نارا، خۆتان و ماڵ و مناڵتان پارێزن لە ئاگر. ئیمامی عەلی فەرمێ بەچیە پارێزرێن لە ئاگر؟ بەوەی حرام و حەڵاڵی الله فێر بین و فێری ئەوانیشی گەین. بۆیە ئیماندار نەساحەیە، دڵسۆزی یەکتریە، بەڵام منافق غەشەشەیە، خیانەت لە یەکەکە حەزەکەن هەموو کەس وەکو خۆیان بێ. ئیمامی عوثمانە فەرمێ تەوەد الزانیەة لەو زەنەت جەمیع نیساء الأرض. ئافرەتی زیناگار پێی خۆشە هەرچی ئافرەتی سەرزەویە زینا بکە ئەوکو خۆی، بۆی کەس نەبێ بەو بڵێ من لە تۆ شەریفترم، بڵێ هەمووتان وەکو منن زیناکارن. الله سبحانه وتعالى لقرآن فرمي والمنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ويقبضون أيديهم. فرمي منافق كان نيرو ميان ليكن باشا أي شيء كان أنا كوي من دارانين بالله غش ليكتري كان فرمانا كان بخرابة قد غيتشاكا كان بعكسه وكاتك طولي من حقيقة سمنية باشا أو تو منافقي كامل مواصفاتي كبخلق الله يدس بقرا بكلاوة كي خواتو تشوف يكردو فرمان بيكردو بخرابة قد غيتشي ولا كردو قد غيتشاكا ولا كردو علامتي وتو منافقي كاتك مسلمان يبيني جوا القرآن قري بيالي تيجت شيء وانا جوا إلى ما قرأ تو منافقي كايبيني ريشي بيا ويا مريشة شيء لاعبة ناشرين و تو منافقي كايبيني لشكي كردو حجاب وخويداب وشيو بيالي طولي يا براغي تو منافقي قال لهم يا شيء كي فرمانك بخرابة وقد غيتشاكاكي بزور خطر شعائري الله كفرزي كردوه لسر مسلمانان تو تداخلي كي
بە کەلیمەیەکیش بڵێ با ئەوە نەبێ، با ئەوە نەکرێ، ڕاستەخۆ لە دینەکەدا چتە دەرەوە پێی و داغڵی ناو منافقین نەبی، چونکە ئەوە گەورەترین سیمای منافقین بوو. بەردەوام گەشت بوویە حەدێکیش گاڵتەیان نەکرد بەچی؟ بەسەر و سیما ئیسلامیەکە، بەسەر و سیما ئیمانیەکە. بۆیە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئاەتی دابەزاند و کافری کردن. کاتە یەکەم گرنگی ئەمر بە معروف نەهی لە منکەر بریتیە لەوەی کە لە ئیمانەکەتە، باشە، و حەقی برای مسلمانە بەسەرتەوە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي حق المسلم على المسلم ست. يكي لحق كان شيء إذا استنصحك أن تنصحه. أجر بيسي بقى مش قاري توبو بيسي بوبو تو فرماني بشاكة بيبكي قدغي خرابي لبكي تو بيكي نقبل حق منيه هركزت شتا قبري خوي أو قسي منافقين زور بطبيعي بيان ناسنا.